ئەحواڵت باشی سلااو ڕۆز بۆ هەموو لایەک منجەنا لا پرۆگرامێکی دیکەی باکسێژ لەگەڵتانم ئەمڕۆ میوانداری خانمە پامنێرە زیرەکەکەی کوردستان چوارەکەم ڕێناس عەلی لەگەڵ مامن خانمە ڕوایم ڕۆ راپۆرتێکە کا بزانین ئیش و کاری چۆن بەڕێ کات فەرموو. مەشغوڵی کارکردنە و خەریکە لە دوام بۆ راپۆرتەکەی وەردەگرێت هەتا ڕێناس وشکاری خۆی تەواو دەکات ویستم باکستێجی ژیانی پامنێرێکتان بەڕاستی پێ پیشان بدەم بۆی کە بزانم پامنێران ڕۆژانە بەچیوە خەریکن شوکاریان چۆن بەڕێیەکەن پامنێری شتێکی قورسە ئیشێکی ئاسانی لە جیهانی ڕاگەیاندن هەر کەسێک ناتوانێت بەڕاستی بێتە پامنێر خاستە ئەگەر ئافرەتیش بێ بۆ ئێمە هەمیشاڵێن ڕێناسێکێکە لە کچە ئافرەتە سەرکەوتووەکان خانمێکی پامنێری زۆر زۆر زیرەکە چاوەڕێکەم هەتا لە دوانەکانی وەردەگرێت و پرسیارەکانی ئێوەی بێدەپرسێت. تۆزێ بانگی کەم بزانم تەرکیزی ئەڕوا ڕێناس کچێ ڕێناس بە کامێراوت غەریکی شەبا بزانم دوام سەری لێ تێکیەوە یەکەم پرسیار ئەمێ لە تو پرسم لە پیشەکەت ڕازی زۆر زۆر هەستەکەت پێشکەشکار یا بێژەربە یا هەر هەست دێ پامنێری ماندووبوونی زۆرە پامنێری بەڵام زۆر مرتاحم لەگەڵێ یعنی من ڕاهاتۆم لەگەڵێ ئیشێکە ماندووکەرە بەڵام من ئەگەر ڕۆژێک لە دەوام بم دەرنەچم بێزارە بم لە یەک ڕۆژە چەند شوێنە گۆڕی ڕێناسن جاری وای بە ڕۆژ کەوتووە جاری وایە چمە دوو جێگا سێ جێگا جاری واشێ 5 6 ئێوارانە گەڕێمەوە دەوام یەکێک لە هەوادارەکانت بۆچی نووسی بوو ڕێناس ماندوونە بۆ ئەو هەموو لایڤەی کرد ئیشە ماندووە بین جاری وایە زۆر بێزارە بی بەڵامیدی کە ئیشە و کەمادەم قەنەعەتت بە ئیشەکە هەیە خۆت هەڵت بژاردووە ئەبێ ماندووبوونەکەشی قبوڵ بکەیت. چەند ساڵ لە ڕۆژنامە نووسی؟ تقریبا مانگی سێ ئەو ساڵ چواری سێ دەبێت 11 ساڵ 11 ساڵ 11 ساڵە. تەمەنت چەند بوو دەستەکەی ڕۆژنامە نووسی کرد؟ تقریبی پێم وابێ لە نێوان 20 بۆ 21 کێ پشتگیریتی کرد کە بی بە ڕۆژنامە نووسی؟ یەکەم جار باوکم. چەندێ لە کوردستان بچواری؟ ئەم مانگی چوارە دەبێتە 2 ساڵ و تقریبا نزیک دەبێتەوە لە 3 ساڵ زیاتریش کەم لە کوردستان. کارکردنت لە کوردستان چوار پێ چۆنە؟ نامەوێت وەکو ئەوە باسی بکەم کە من خۆم لە کوردستان 24م بەڵام بە هەموو ئەو ساڵانەی کە کارم تیا کردو و ساڵانشی کە کارم تیانە کردووە پێم وایە کوردستان 24 توانی هەنگاوێکی زۆر گەورە بە من ببەخشێت لەوەی هەنگاوێکی زۆر گەورەتر لە ژیانی ڕۆژنامە نووسی منە بێتە پێشەوە کە بتوانم زۆر زیاتر بەرەو پێش بچم بۆ بە تایبەت کاری پامنێری کە بەڕاستی هاوکارێکی زۆر باش پێشتر پامنێر بووی لە هەموو کەناڵانی کە ئیشم کردووە یاخودە و شوێنانی جێگایانی کە کارم تیا کردووە بە ماوەی ئەو 11 ساڵی ڕابردوو لە هەمویان پامنێر. ڕێناس خان مەڵی گیانەکەم خۆ قەرار نییە تۆ لێدوان لە خەڵگەڕی جارێک با من لێدوانەوە من لە خزمەتم اینجا بوەستا یەک پرسیاری زۆرت بۆ هاتبوو لە سوشیال میدیا کاکەڵم بۆ مێرد ناکەی پێم وایە کاتی ناتوە من جارێ زۆر مەشغوڵم هەر بە جدیش تۆ خۆشت لە ئەعلامیشەکەی هەتا ئامادە نەبی بۆ شتێک گوناحە یعنی بڕیاربەی لەسەر بابەتێکە مرتاحی لەگەڵ ژیانی سینگڵی زۆر بەڕاستیتە یعنی سینگڵیت پێ خۆشترە زۆر پێم خۆشە یعنی زەواج لە کۆمەلگەی ئێمە نەبووە بە شتێکی زۆر مطلقە بێ ئافرەت زەواج بکات یاخود مێرد بکات من پێم وایە هەر سینگڵە بووم والله ئەوە یەکێکە لەو دەگمەن ئافرەتانە تا ئێستا بە حیاتم دیتت مەڵە لە سینگڵی زۆر ڕازیم و ئەگەر مێردکردی ئینجبانیان نەمدەکرد کاکەیەکێک بۆ نووسی بوو دایکی زۆر حەزەکان مێردکە پێ بڵێنەوە ئاواتە دایکی بەراوردکە دایکە چی لێەکەی دایکم زۆر حەزەکە طبعاً یەکێک لە ئاواتەکانی دایکمەوەیە کە من زەواج بکەم پێم وایە یەکێک لە پاڵنەرە زۆر گەورەکانیش هەر ئەوە کە دایمە هەوڵم لەگەڵ هەر تەلەفۆنێکی ئەلا کەسێکی نەدۆزیەوە هەموو تەلەفۆنەکان یەکێک لە هاوڕێ نزیکەکانت باشە کاکاری لێرەوە سڵاومان بۆی هەیە وتی کاکە بۆ سەبا ئەم ڕێ بەردەین ڕێناس خان جان ئەحواڵەت زۆر سپاس ڕێناسێکێک لە هاوڕێ نزیکەکانتمان دۆزیەوە کاگاری لێرە سڵاومان بۆی هەیە کاکە وتی ئەو معلوماتی وتی دایکی زۆر حەزەکان مێردکە بەس مێرد وتی کاگاری
لە ساڵێکە 8 داواکاری هاتۆ هەر 8ەکەیشی پێکەوە ڕەفس کردووە بەخوا ئەو وایوت من نازانم قسەی زۆرتریشی کرد حەزەکەی بڕیمزان کاکاریشی لەسەر دەڵێ فەرموو کەلام کردما سێرکردن کاکاری لەسەر جەناوت چێڵێ فەرموو لە کاتی تەلەفۆن بۆکردنی جوابی تەلەفۆن ناداتەوە بەڵام کاتێک ئەو تەلەفۆن بۆ تۆ دەکەوت تۆ جوابی نەدەیتەوە لەمە زۆر عاجز دەبێت ینی زۆر سەیرە ئەمە شتێکی زۆر تایبەتە بە ڕێناز ڕێنە گیان ببوورە ڕۆژە ئۆفەکانی ینی ئەو کاتانی کە فەراغە و کە ئۆفە بەو بێت دایمە بخەوێت ینی خەوتنێکی وەکو چۆن دەڵێ ڕێنە گیان هەموو کات پێت دەڵێم خەوتنێکی ئەسحاب الکەهفانی لە ڕووی جلوبەرێک لە ڕووی خواردن کێشەی نییە وەکو بەعزێک لە کچیەم سەردەمە نییە بە دوای مۆدل و فاشنەوە بێت بە دوای خواردنی بە چێژ و خواردنی خۆشەوە بێت تەنیا ئەوەی بتوانێت خواردنێک بخوات و هەستێتە سەر پێ و ئیش و کارەکانی خۆی ڕایە بکات هاوسەرگیریکردنی ڕێناز بابەتێکی زۆر دوور و درێژە ڕەنگە بە 2 دقیقە حەل نەبێت بەڵام خولاسەی کەلام ئەوەیە کە زۆر قەلەقە ینی قەلەقیەکە وای کردووە ئێمە هاوڕێیانی ڕێناس هەموو کات پێی دەڵێن ئێمە تەمەنی 50 ساڵیمان بۆ دیاری کردووە بۆ هاوسەرگیری تاوەکو تەمەنی 50 ساڵی ناتوانێت هاوسەرگیری بکات چونکە قەلەقە بەخوا دوایی بە قوربانی ئاریە بم پەلەمەکە جابزات چی لەکەم ڕەناس کاتێک لە دەوامنیت بە چیۆ مەشغوڵی بوو لە مەحەل چ بەشێکی خوێنیت ئەم ساڵ دەستم پێ کردووە چەند ڕۆژێکە هاتووم لە تەکنیکی میدیا لە ڕاگەیاندنم لێرە چکەلەوەی لە ئیشی دەوام لە دوای دەوام کە تەواو بووم ڕاست بۆ مەحەت کە منداڵ بووی لە مەکتەبا زیرەک بوو یا تەنبەڵ بڕوا ناکەم بە ئیمتیحانەکانیشمەوە کە ڕۆژی ئیمتیحانات کاچی بۆ ئیمتیحانات قەت کتێبم ناگەر بەدەستمەوە بەس ئەوەی مامۆستا لە پۆلا باسیە کرد هەرەوەم باسە کردەوە لە ئیمتیحانە یعنی نەمە خوێند هیچ نەمە خوێند باش بووم زۆر باش بووم لە کۆتایی ساڵ بەهۆی هۆکارێکەوە کە هۆکارێکی خێزانی مامێکم لە دەستدا لەبەرەوە نەمتوانی و دەرەجەی کاواتم بوو بەدەستی بێنم بەس هەر بە ناچاری چوومە ئیمتیحاناتەوە مەبستم ئەخیر قۆناغی خوێندنە لە ئامادەی ئەگەر نا زۆر باش بووم منداڵی چۆن بەڕێ کرد وەسەد بووم منداڵێکی نە زۆر هاروهاج بووم نە زۆر عەجوول بووم بەگشتی بەس تۆزە کێشەم هەبوو لەگەڵ ئەو برادرانەی کە لە کۆڵان لەگەڵ مابوو هەموو یاریەکان کوڕانە بوو منیش حەزم لە یاریە کوڕانەکان بوو هەڵماتێنم لەگەڵا کردن بەڕاستی گیریان خواردبوو بەدەست یعنی هەر لە مناڵیشەوە تۆ هەراوڕەکان دەرکوڕ بوون زیاتر لەبەیە کچ بن زۆرترین ئەو یاریانەی کەم کرد لە کۆڵان هەلوکێن و هەڵماتێن بوو نەوە کاریگەری و کاتێ لە سەری ماوەتەوە هەمووی هی کوڕانە ئیتر لەگەڵ کوڕەکانیش ڕاحەتم لە مەکتەبیشە لەگەڵ ئەوانە یاری مەکرد و تۆپێن مەکرد یعنی هاوڕێ کچت نەبوو هاوڕێ کچم یەک هاوڕێم هەبوو دایمە شەڕمان بوو گیری خوارد بوو بەدەست لەگەڵ کوڕەکانە باشترە گونجای باشترە گونجیان زۆر باش اینجا ئەڵێن ئێستاش ڕێناس هەروایە ڕاستە ڕاست برادەری کچیاڵن زەر کەمە و زیاتر لەگەڵ برادرایەتێکە یعنی ئەوانەی لێ بە دەرکە کە لە داوام بەیەکەوەین کە لە ئیشیان بینم ئەو برادری دوورا و دوور و یەکتر ناسینە برادری شخصی یەک برادری کچم هەیە تقریبی 14 ساڵە برادەرمە ئیتر لەو بەدەر ئەوی دیکەی هەمووی برادری کوڕن باشە بۆچی زیاتر برادەرەکانت کوڕن هیچ هۆکارێک تایبەت هەیە پێم وایە هۆکارێکی زۆر تایبەت نییە بەڵام پێم وایە ئاسوودەترم لەگەڵ برادرایەتی کوڕە کەمترین کێشە کەمترین مەشغوڵ بوون بە دنیاوە چکە منیش خۆم تۆزێک بە دوورم لەو شتە کچانانەی کە زۆر پێوی خەریکبن پێم وایە ئاسوودەترم لەگەڵ ئەو بابەتەیە ئەڵێن ڕەناز زۆر ڕێخی لە مکیاژ و پێڵاوی کابە ڕاستە؟ ماوەی 10 ساڵە 3 جار پێڵاوی کابم لە پێکردویش لە دەوام بۆ چەندی شێکی تایبەت لە پێم کردووە لە پێی ناکەم ناتوانم بەجددی چکە ئیشی منەزانی چۆن چۆنیە زۆر ئەجوڵێم زۆر هات و چۆم هەیە ناکرێت بە پێڵاوی پاژنە بەرزەوە یەک دوو میکیاج تەبیعەتەن هەر حەزم لێ نییە بڕوا بکە ئەگەر لایڤم نەبێت میکیاج ناکەم بۆ تەلەڤیزیۆن خۆ مکیاژ چییە خوشکەمەر ماسکارەیەکەکەی ئەوەی ئاخر حەدی مکیاژێتی لە دایک بووی چ ساڵێکی لەکوێ لە دایک بووی دەی 1990 لە سلێمانی لە دایک بووم چەند خوشک و برات هەیە؟ 2 خوشکم هەیە لەگەڵ 4 برا
کەمەیان درێژ خالم نسێنە زۆر سپاس دەکەم کەمەند درێژە لە خێزانەکەت لەگەڵ کێ زیاتر تێکەڵی لە کێ زیاتر نزیکی باوکم زۆر نزیکم ئەلحەمدولله ئەوە دایکم هیچ هەر باسی هەڵبژاردێکی باشم کردوەکو هەمیشە چون بۆ لای باوکت باسی تۆی بۆ کردین لێرەوە سڵاو ڕێز بۆ کاک عەلی بابڕم بزانین لەسەر کچەکەی ئەڵێ چی ڕێناز دڵی فەریحە مناڵێکی گەشاوە بوو مناڵێکی جوانکیلە و مناڵێکی بەخشندە یعنی هەروە مناڵی دیار بوو پێیەوە کە ئەیتوانی لەسەر قاچی خۆی ڕاوەسێت ڕێناز حەقەت لەناو ئایلەکەی خۆمانە ڕێناز ئافرەتێکی گورج و چالاک بوو زیرەک بووە قەت نەیەڵا بەشی کەسبی خوا بە مناڵی ینی ئاوا بوو ئیستا تێشکەیەتەوە زۆر جار خواردێکی خۆشی بووەکەین بە تایبەت مریشکیە شتێک دروستەکە دایکی هیوایەتی قاچەڕەقەکەیەتی ئەڵێم ڕۆڵم قاچەڕەقە چی ئەڵێ بابەگیان تۆ نازانی خێر لە قاچەڕەقەکەیەتی ڕێناز ئینسانێکی بەقووەتە پشت ئەزانی ڕێناز پشتی بە خۆی بەستووە ئەمجا بە ئێمە جا هەر ئینسانە پشتی بە خۆی بەست ئەوەی تری لەسەر پێی خۆی وەستاوە هەر نەکە کارێکی کردە کە مناڵەکانی تریشمان هەر لەسەر پێی خۆی بۆسێل چاو لە دادێ بکات ساتە دادێ من دوو کوڕی گەورەترم هەیە و ئەم لەوەی مناڵترە ئەمەنە ئینسانێکی عاقڵ و ڕێکوپێک بۆ هەمیان دڵسۆزە پێڵن دادە ڕێناز خواردن نەزانی دروستکەی بڕۆ لە خواردن نەزانم خواردنێک زۆر خۆش زیاتر دروست دەکەی نازانم هەموو خواردنێک دروست دەکەم خۆشم کەم خۆرم بەڵام دڵمە نازانم دروستکەم بەداخەوە زۆریشم حەز لێتی سەر و پێش نازانم هاوکارمان نەورەس عەبدوڵڵا لێرەوە سڵاوی لێ دەکەین بۆی نووسیوی لێ بپرسم بۆ ئەوەندە مرتاح دەوام دەکا ئەوە قسەی خۆمە چکە من هەموو جارێ بە ئەوواڵم مرتاحترین ئەڵێم هەم مرتاحترین پەیامنێری سەر کوورەی ئەرزی نەک هەر کوردستان 24 و کوردستانیش ڕێناز ئەگەر پیشەی ڕۆژنامە نووسیت هەڵ نەدەبژارد چ پیشەیەکی ترت هەڵدەبژارد وەرزشوانە بووم من خۆم یاریزانی بالە بووم زۆر حەزیشم لێتی بەهۆی ڕاگەیاندنەوە وازم لەو هێنا ئەگەر ڕاگەیاندن نەبووە ئێسش لەو پیشێ بەردەوامە ئەگەر ڕێناز ڕاگەیاندکار نەبووە وەرزشوانە لە داهاتوە پلانت هەیە لە بواری ڕاگەیاندنە بمێنیتەوە یاخود پلانت هەیە ئیشەکەت بگۆڕ حتا ئەو کاتی بتوانم بەردەوامم لە ڕاگەیاندن خۆشەویستیت کردو من ناوی نانێم کە بانڵین هەموو مرۆڤێک ینی درۆیە بڵێ هیچ کەسێ کردووە بەڵام وەکو عەلاقەیەکی بەردەوام نا عاشق بوو یانی عاشق بوو بازم لێبوونی تووشی کێشەی عاتیفیم دەکەم زۆر دوورم لە بابەتی هەموو کاتێ پێم ئەڵێن تۆکو پۆلیسی دارستانەژیت ئەلەن ڕێناز زۆر حەز لە خەوەکە طبعاً دەوامم نەبێ باشە لە شەممەوە هەتا پێنجشەمە من ڕۆژە ژمێرم بۆ جومعە ئەگەر لە ماڵەوە بم هەموو ڕۆژەکە نووسۆ هەموو ڕۆژەکە هاوڕێکان گلەیت لێکەن لەژێر پۆستەکەش بۆ تیان نووسی وتی بیان زۆر لوت بەرزە تەلەفۆنی بۆکەین جوابی تەلەفۆنمان ناداتەوە کاکە بۆ جوابیەوە خەڵکە زۆر خراپم بۆ تەلەفۆن مەشغوڵم یەک لەوانەیە مەشغوڵێتەکە زۆر سەری لێدا بێتم بەس بەڕاستی ماندووبوونم زۆرە ڕێناز ئەمە لێرەزا کۆتای بە باکستێجە هێنی سپاس کە میوانی باکستێج بووین وەڵامی پرسیارەکەمان هەمووی وەرگرتەوە دەست خۆش ئێمە لێرەزا کۆتای بە باکستێجە هێنین خاتونیش با بڕوا بە خوێندنەکەی ڕابگات سپاس کە بینەر و بیسەرمان بوون ماڵەوە